یاریەکانی خولی نایەبی کوردستان بەردەوامە و لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولەکەدا یانی نەورۆز میوانداری ئاراراتی کرد لە یاریگای زانکۆی سلێمانی یانی نەورۆز بە پاڵپشتی هاندەرەکانی لە یارێکی بێزدا میوانداری ئاراراتی کرد و هەردوویانش بە گۆڵێک و بە خاڵێک ڕازی بوون. سەرەتای گێمی یەکەم هەردوویانە بێرشکردن دەستیان بە یاری کرد، بەڵام یانی نەورۆز سەرکەوتوو بوو لە تۆمارکردنی گۆڵ و لە خولەکی 23 دیار سابر گۆڵی یەکەم یانەکەی تۆمار کرد. گێمی دووەم بە پێچەوانەوە یانەی میوان بێرشکردن دەستیان بە یاری کرد و لە خولەکی 61دا محەممەد هادی گۆڵی بەرامبەری ئاراراتی تۆمار کردەوە. دوایە و گۆڵە هەردوویانە هەوڵی زۆریاندا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام بێسوود بوو. لە کۆتاییشدا یاریەکە بە گۆڵێک و بە خاڵێک بۆ هەردوویانە کۆتایی هات. سەبارەت بە یاریەکە نەورۆزش یەکە لە تیپەکانی تیپە باشەکانی کوردستان، خاڵێک باشە لە ناو یاریگای نەورۆز و بەڕاستی هەوڵمانەدا بین سێ خاڵ یاریەکە بەدەست بێن، ئەوەش تۆپی پێ و بەرامبەربوون و سەرکەوتنی تایە و دۆڕانی تایە و بەس دەستخۆشی لە یارجانەکانش دەکەم. بەڕاستی لە جێمی دووەم زۆر خۆیان هیلا کرد و ئێمە لە چەند یاریەکانی داهاتوش بەم تەریقەیە گۆڵمان کردووە، بۆیە لە جێمی دووەم هەوڵماندا هەمان تەریقە بەکاربێن و سەرکەوتوش بووین، بە تایبەتی لە باڵەکان سەرکەوتوو بین کە توانیمان گۆڵی بەرامبەر بکەین. ئاستی وەکو کاکەماڵوتی ئاستی یاریزانەکانمان لە ئاستی پێویستان نەبوو بە حەقەت، یعنی تاوەکو گۆڵمان کرد یاریکی باش کرا فرسەی چاکشمان خۆتان، بەڵام لە تایمی دووەمان نەمانتوانی یعنی بەرگری لەو گۆڵە بکەین و گۆڵی زیاتریش بکەین. فرسەشمان فۆتان وەکو خۆتان بینیتان، ئەوە شەگەڕێنمەوە بۆ زیاتر هێڵی هێرشبەر کە توانم بڵێم هێرشبەرێکی قەناسمان نییە، سەرکەوتومان نییە کە ئەو هەلانەی بۆمانێت بیخۆزێتەوە و فرقە لەو لە ڕاوکێ ڕزگاری بێت و گۆڵێ زەمان نییە. لە دەقەی ئەخیریش ئێمە لەگەڵ زێرەبانیشا یەکسان بووین، لە دەقەکانی کۆتاییە هەمان گۆڵمان لێکرایەوە. لە یاریگای خۆمان نەتوانم بڵێم زەختێکی نەفسیمان لەسەرە بە حەقەت، یعنی سەرجەم یاریزانەکان. بۆ بەرامبەربوونە ژیانی نەورۆز دابەزیە پلەی هەشتەمی ڕیزبەندی بە 2 خاڵ و یانەی ئاراراتیش بە 6 خاڵ خۆی لە پلەی سێمی ڕیزبەندیدا دەبینێتەوە. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.